ئاری لانە لە ئێستاوە جەژنی ئێوە و بینەرانیش پیرۆز بێت دیارە ئەمڕۆ کە ڕۆژی عەرەفەیە ڕۆژێکە بەر لە جەژنی قوربانە خۆتان دەزانن باوڵین عادەتەن جەژنەکان وایە کە پێش جەژن خەڵک ئامادەکاری دەکا بۆ جەژن بەڵام ئەم جەژنە جیاوازترە لە جەژنەکانی ڕابردوو یعنی ئامادەکاریەکان زۆر سارد و سڕن ئەگەر هاوکارم محەممەد بتوانێت دیمەنەکان پیشاندا ئەمە دیمەنی ناو بازاڕی ڕانیەیە جەژنی ڕابردوو ئەم کاتانە بازارەکە جممەی دەهات لە خەڵک یعنی هاوڵاتیان بۆ کڕینی جلوبەرگ و پێداویستەکانی جەژن و شیرینی و خواردەمەنی زۆر ڕویان لە بازارەکە کردبوو بازار قەرەباڵغیەکی زۆر زۆری پێوە دیار بوو بەڵام ئێستا وەک لە دیمەنەکان خۆتان دەیبینن بازارەکە بە تەواوی دەکرێت بڵین چۆڵە ینی چۆڵیەکی زۆری پێوە دیارە و هاوڵاتیان کەمتر دێن بۆ بازار بۆ ئەوەی کە ئامادەکاری بکەن ئەمەش پەیوەندی بە با بڵین دواکەوتنی موچەوە هەیە ینی دواکەوتنی موچەوای کردووە سارد و سڕیەکی زۆر بە بازارەکەەوە دیار بێت دوکاندارەکانیش من بۆ خۆم پێش لایڤەکە چوومە چەند دوکانێکی چیان بە دەردی کابرا دەڵە جەویان نەبوو قسەیان نەکرد کوتیان بازارمان نییە و تااقەتمان نییە قسە بکەین من هاوڵاتیەکم لەگەڵا دەمەوێت لەگەڵ ئەو قسە بکەم بزانم ئامادەکاریەکان بۆ جەژن چۆنە کاک سدیق وەکو هاوڵاتیەک تا چەند ئامادەکاریت کردووە دواکەوتنی موچە تا چەند کاریگەری هەبووە لەسەرەوەی کە هاوڵاتی وەک پێویست نەتوانێت ئامادەکاری خۆی بکات بۆ جەژن ئەمڕۆ ڕۆژی پێشجەژنە کە لای ئێمە پێی دەڵێن عارەفە بازارەکە لە بەرچاوە کە چەندە چۆڵە جەژنەکانی تر ئەگەر هەمومان دەزانین ینی لە کاتێکی وەکو ئێستادا ڕێگای ئەوە نەبووە کە هاوڵاتێک بتوانێت بە ئاسانی ڕێ بکات بە قەرەباڵغی بەڵام ئەم چۆڵەوانی بازارە شاهیدی ئەوەیە کە بەڕاستی ئەو بێموچەیە و قەیرانە وای کردووە کە خەڵک سارد بێت لەو مناسبەتە ئاینی و کۆمەڵایەتیە ینی بێموچەی تا چەند دوای کردووە کە خەڵک نەتوانێت وەک پێویست خۆی ئامادەکە شت بۆ منداڵەکانی بکڕێ پێداویستی جەژن بکڕێ ئەنی هۆکاری سەرەکی موچەیە ئایا ئەو بازارە ئەوە بەم شێوەیە چۆڵ و کەسی لێ نییە خۆی کاتێک هۆکارەکان دابش دەکەی بەسەر بۆ منە قەیرانێکدا ئەگەر پێشتر بیانووی بۆ نمونە باری دەرونی خەڵک لەبەر شار لەبەر داعش لەبەر شەڕی ناوخۆ لەبەر ئەوانە بوو بێ بە بیانوویەکان بووێ بە هۆکارێک بۆی خەڵک بە سادی جەژن بکە بەڵام ئێستا تەواوی نسبەتی 100% لەسەر موچەیە هیچ شتێکە لە گۆڕی نیە هیچ قەیرانێکی دیکە لە ئارادانی نە قەیرانی سیاسی هەیە نە شەڕی ناوخۆ هەیە هیچ گرفتێکی دیکە هەیە جگەلەوەی کە وەکو گوتم 100% قەیرانی موچەوای کردو بازار بۆ زۆرەی کە دەیبینین چۆڵ بێت سپاسکە لەگەڵمان بووی ئاری لانە وەک خۆتان دیمنی بازارەکە دەبینن بازارەکە بە تەواوەتی چۆڵە جەژنی ڕابردوو ئەم کاتانە گەلایەتان بێت پێش جەژن موچە هات و لەو مانگەدا دوو موچە درا بەڵام ئەم مانگە تا ئێستا موچە نەدراوە خەڵک دڵی خۆش بووکە بەر لە جەژن موچەکەی وەربگرێ بۆی بتوانێت پێداویستی باش بکڕێ جلوبەرگ و خواردن بکڕێڵەکانی بکڕێ بەڵام لەبەر ئەوەی موچە دابشنەکرا هاوڵاتیان ناتوانیوە ئامادەکاری بکەن و بازارەکەش خۆتان دەبینن چۆڵی پێوە دیارە ئەو ڕیزە دوکاندارە هەمویان قسەم لەگەڵکردن کەسیان ئامادەنی قسە بکەن لەبەرەوەی بێ بازارن و خالد خۆ قسەمان بۆ بکە تۆزەیتر بابزانین وەکو ئاریوتی ئاخۆشی موچێ وەرنەگرتەوە ئاگدارم بەڵامانە زین جلی جەژن نەکڕیوە یان جەژنان جلەکەی یان نا ئاری باش سەوتیەوە نەگەیشتە گوێ من ببوورە نەگەر پرسیارەکە دوو خۆی شارێتەوە لە پرسیارەکە دیارە نەکرێ ئاڵێ مەزانام تۆش موچە وەرنەگرتەوە بەڵام من بزانم جلی جەژنێک ئەکڕی یان نا جلە کڕی ئێمەش خۆمان بە دەرنین لەو قەیرانە بەشێکین لەو هاوڵاتیان هەتا ئەگەر موچە ژوەر بگرین بۆ نمونە ئەگەر خەڵک هەمووی موچە وەرنەگرێت بە دڵنیایەوە ئێمەش ناتوانین دڵخۆش بین بە تەنیا من وەکو خۆم ئاری ئامادەکاریم کردووە دەستێک جلی کوردیم
کڕیوە بۆ ئەو جەژنە بەڵام وەکوتم تەنیا خۆمان بەس نین ئەگەر هاوڵاتیان دڵیان خۆش نەبێت و نەتوانن ئامادەکاری بکەن دوازار ئێمە لەبەرەوەی بەبەردەوام لە ناو خەڵکیشین یعنی ئەو کاریگەریە نەرێنی ئەوان بۆ ئێمەش دێت و پێی بێتاقەت دەبین بێگومان دەست خۆشحالی